ئەدەبی ڕاجیایی ئیختیلاف ڕەنگە شتێکی مەحاڵ بێت کە چاوەڕێ بکەین مرۆڤەکان بە شێوەیەکی گشتی لەسەر هەموو شتێک تەبابن، واتە ناتوانین ئەو چاوەڕوانیەمان هەبێت کە لەسەر بابەتە جیاوازەکان تێکڕامان یەک جۆر بۆچوون و تێڕوانینمان هەبێت، تاکو ئاکامی تێگەیشتنەکانمان وەکو یەک بکەوێتەوە، چونکە بە سروشت خوداوەند مرۆڤی بە تەبیعەت و دەرونی جیاجیا خوڵقاندووە، کەواتە ئاساییە ئەگەر لەسەر شتەکان خلاف و ڕاجیایی هەبێت و بەڕوانگەی جیاجیا پێدراوە ئینسانی و ئاینیەکان دەربکەون. سوپاس و ستایش بۆ پەروەردگار، سڵاو و سەلامی گیانی پێغەمبەر و هاوڵان و شوێنکەوتوانی. اختلاف طبعی بەشەرە، واتە جیاخوازی و فرە ڕەنگی و فرە بۆچوون و فرە دیدگا. ئینسانەکان خوای گەورە وای دروست کردوون لەسەر طبعێک نییە، لەسەر چەندەها طبائع. لەبەر ئەوە اختلاف طبعی ئینسانە، بەڵام ئەو اختلافی کە لە ئاینا هەیە ڕزای خوا لە هاوڵان بێ ئەفەرموون یەکێک لەوانە ابن مسعودە کە ئەفەرمێ الخلاف شەڕ، ئەفەرمێ جوداخوازی لە ڕەیەکانە ئەگەر کۆدەنجی نەبێت ئەبێتە ناڕەحەتی و ئەبێتە نیقمەت. و هەندێک لەوانە کە دەڵێن خلاف باشە، بەڵام ئەو حەدیسەی ئەو فەرمایشتەی کە دەڵێن خلاف خێرە، ئینەما اختلاف ئومەتی ڕەحمە، فەرمایشتێکە ئەساسی نییە و دامەزراو نییە و ناگاتەوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە صحیحی. بۆیە خوای گەورە دائیمەن ئەمرمان پێەکە فەرمێت ئێوە ئەهلی خلاف مەبن. کاتێک کە خلاف بوو فیراقە بێت، واتە کاتێک کە جوداخوازی لە ڕەیە هەبوو ڕوخسارەکان بڵ ڕوویەک نابن، خلاف ڕوئەیە. بەڵام مهمترین و گرنگترین بابەت بۆ چارەسەری خلاف ئەگەر بچینەوە دووتوێی هاوڵان ڕزای خۆیان لێبێ، دەبینین لە دوای مردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکسەر هێشتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەخراوەتە ناو گۆڕ. سێ خلافی گەورە ڕووی کردە ئیماندارە. بۆیە ئیمامی مالیکە فەرمێت ڕەحمەتی خوای لێبێ لن يصلح أواخر هذه الأمة إلا بما صلح به أولها. ئەواخری ئەم ئومەتە بەچی چاگە بێ ڕێگە بێتەوە؟ بەوەی کەوا هاوڵان چۆن ڕێک بوونەتەوە ئێمە ژوان ڕێک بینەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم وفاتی کرد، هێشتا نەشاراوەتەوە. سێ خلافی گەورە ڕووی کردە ئیمانداران، ڕووی کردە جلی سەحابە. خلافی یەکەم پێغەمبەر لەکوێ بنێژن سەلات و سەلامی خوای لێبێ، لاشەی مبارەکی لەکوێ بکەن بەژێر خۆڵەوە. ئەوە بوو هەر یەکە و دید و بۆچوونێکی هەبوو. بەڵام ئەبوو بەکر فەرمی لە پێغەمبەرم بیستوە صلی الله عليه وسلم لەکوێ پێغەمبەران ڕۆحیان دەرچێ لەوێ ئەنێژرێن. هەموو سەحابە بە کۆدەنگی تەسلیمی فەرمایشتی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم. واتە خۆی گەورە فەرمێ إن تنازعتم، کاتێ خلاف بێ منازعە ئەبێ، کێبرکی ئەبێ. إن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول. یەکەم نیەت پاکی، دووهەم سەمع و ئیطاعە بیستن و گوێڕایەڵی بۆ خوا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم. کاتێ ئەبوو بەکر فەرمووی پێغەمبەران لەکوێ بنێژرێن، لەکوێ بمرن، لێوێ ئەنێژرێن. یەکسەر پۆشاکی پێغەمبەریان لابرد، ئەو فەرشەی ئەوەی لەسەری پێغەمبەر صلی الله عليه وسلم گیانی دەرچوو بوو، لایان برد و لە عینی شوێنە قەبریان هەڵکرد. واتە حەسمی خلاف بەچی ئەبێ؟ بەگەڕانەوە بۆ ئوسولی کتاب و سنە. ئەبوو بەکر فەرمی بیستم، ئەوانیش فەرمیان سەمعنا واتعنا. خلافی دووەم دەستی پێکرد لە چیەوە؟ لەوەی کەوا ئایا هێشتا پێغەمبەر نەشاراوەتەوە صلی الله عليه وسلم، باشە کێ ڕئیس بێت، کێ دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرماندە بێ، کێ بێ خاوەنی بڕیار بێت؟ ئەو بوو لە سعدی کوڕی عوبادە ڕزای خوای لێبێ جیلی ئەنسار کۆبوونەوە، مهاجرینیش لە ئەبوو بەکر و عومەر و ئەبوو عوبەیدە کۆبوونەوە. دوایی چی حەسمی ئەم خلافەی کرد؟ گەڕانەوە بۆ آخر حیاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمی هەموو دەرگاکانی مزگەوت کە ماڵی خەڵک بوو بۆ مزگەوت، هەموو دراوسەکانی مزگەوت دەرگاکانی داخرێ ئیلا دەرگای ئەبوو بەکر نەبێ. ئەوە ئیشارەتە بۆ پێگەی ئەبوو بەکر ڕزای خوای لێبێ. و ئەبوو بەکر هات نیقاشی کرد لەگەڵیانە، اختلاف هەبوو، بەڵێ ئەنسار ئەیانویست ڕزای خۆیان لێبێ لە ئەنسار بێ، لە سعدی کوڕی عوبادە بێ کە پیرە پیا و بیرمەندی ئەنسارەکان بوو. بەڵام مهاجرینیش داویست ئەبوو بەکر و عومەر و ئەبوو عوبەیدە بێت ڕزای خوا لە هەر هەمویان بێ. خلاف ڕوویدا، بەڵام حەسمیان کرد بەوەی گەڕانەوە بۆ
قورآن بۆ سنەتی پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم کە عەرەب و بۆ عرف و بۆ نەتائیجی مێژووی ئەو سەردەمە استراتیجێتی ئەو سەردەمەوا بوو کەوا پێغەمبەر لە قوڕەیشە و جەزیرەی عەرەب بۆ قوڕەیش گوێڕایالترەوەی لە غەیری قوڕەیش و ئەدیلەکان پێغەمبەر صلی الله عليه وسلم آخر ناڕەحەتیەکانی نەخۆشی خۆی کە نەیتوانی بێ بۆ جەماعەت ئیمامەتی بەکێ سپارد گەڕانەوە بۆ سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە نێوجیلی سەحابەدا پاکێتی هەبوو لە نیەتە بۆیە خوای گەورە ئەفەرمێ رضی الله عنهم خوا لێیان ڕازی بوو ئەوان مەبەستیان ڕازیبوونی پەروەردگار بۆ گەیشتن بە هەدەفی دین بە مەبەستی ئاین نەک بە تاکە ڕەنگی و کەس و کارێتی و مەحسوبیەت و منسوبیەت بۆ کەس یا بۆ شەخص یا بۆ عەشیرە یا بۆ گەڕک و مەنتیقی خۆیان. خلافێکی تر کە یەکسەر لە دوای مردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێ لەوانە گەورە پیاوی هاوڵان ڕەزای خوای لێ بێ کە عومەر بوو فەرمی ئەوەی بڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم مردووە لە ملی ئەیە نەمردووە ئەوە ئیشاعە و دیعایی دوو ڕووەکانە بڵاویان کردوێتەوە بۆ ئەوەی مسلمانان هەناوی مسلمانان بەهاژێن و بشکێنن بەڵام کاتی ئەبوبەکر ڕەزای خوای لێ بێ ئەو ئاەتی بۆ خوێندەوە وما محمد إلا رسول قد خلت من قبله أفإن مات أو قتل انقلبتم على أعقابكم إنك ميت وإنهم لميتون أو آتاني بوخين دو كخوا بيغمران تو أمري وبيغمران يجمردون وبيغمر صلى الله عليه وسلم بيغمر يكون ناردو معنا أجر مرت يانوكو بيغمراني كالشهيد بو إيوا انقلبتم على أعقابكم هلا قريناوا عمر يفرموا رزاي خوالي والله الله أو آتانم قد نخوين دوتو لدواي نهشتني فتنة خلاف وشقاق كاتنا ما وهم برياريان داو و پیغمبر صلی الله علیه وسلم کوێ بنێژن و چی فەرمان دەبێت و چی قائد بێ و هەروەها ڕێکەوتن لەسەر ئەوەی کەوا ئەوەی پیغمبر صلی الله عليه وسلم کردوویەتی جەیش ئامادەیەی ئوسامە دەبێت جێبەجێ بێ واتە گەڕانەوە بۆ چاوی قورئان و سونە خلاف و شقاق ناهێڵێت. بەڵێ اختلاف دەستەواژەیە کە تەواو لە قورئانی پیرۆزە هاتووە وەکو مستەلاحیش بەکارە بێ ئێمە بێ جیایکەینەوە اختلاف افتعالە لە خولف بەمعنای ئەوەی کە جاری وای قزەیەکێتە پێشەوە دوو بۆ چوونیان سێ بۆ چوونیان زیاتر یا کەمتری لەسەر دروستە بێ ئەوەی کە لە دیدی ئیسلامیەوە باسی لێکراوە مەبەست تێگەیشتنە لە دەقە شەرعیەکان لە واتەوە مەدلولی هەندێک دەقی شەرعی جاری وایە زیاتر لە مانایەک هەڵەگرن زانایان ڕاجیاوازیان دروستە بێ لەسەر ئەو دەقا بۆ نمونە ئێمە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم حاڵەتێک بووە کە نمونەی بەرجەستەی ئەم اختلافەیە کە ئەمڕۆ باسی لێ ئەەکەین کە پێغەمبەر دووی خوا لەسەر بێ لە ئەحزاب گەڕانەوە لە غەزوەی ئەحزاب فەرمووی کەس نوێژی عەسر نەکا لە بەنی قوڕەیزە نەبێ هەندێک لە سەحابە وتیان مەبەستی پێغەمبەرەوە بۆ بە سورعەت و خێرایی بگەینە بەنی قوڕەیزە لەبەرەوە ئێستا نوێژەکەمانەکەین لە ڕێگەبانی عەسریدا نوێژیان کرد هەندێکیان وتیان نەخێر پێغەمبەر فەرموویەتی بگەنە بەنی قوڕەیزە جا نوێژ بکەن باسەکە لێرە ئەوەیە کە هەردووکیان بۆ چوونێکی جیاوازیانە بوو بەڵام مەبەستە ئەساسیەکەیان ئەوە بوو کە گوێڕایەڵی پێغەمبەر بکەن هەردووکیان بۆیە کاتێک گەیشتنەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم لۆمەی هیچ کامیانی نەکرد هەردووکیانی ئیقرا کرد ئەمە مەبدەیەکە یان بەڵگەیەکی شەرعیە لە هەندێک لە زانایان کە ئەکرێت ڕاو بچوونی جیاوازە بێ لەسەر دوو مەبەست بەڵام ئامانجەکەیە تەحەکومەکە لەوە کە اختلاف باشیان باش نییە اختلاف ئەگەر سەرچاوەکەی هەوا و ئارەزوو بێ خۆسەپاندن بێ نەخوێندنەوەی ڕای بەرامبەر بێ تەمان شتێکی باش نییە بەڵام ئەگەر اختلاف دەوڵەمەندکردن بێ وەکو عەرەب بەڵێن ئیثراء بێ مانابەخشینی زیاتر بێ بە چەمکێک یا بە بابەتێک تەبعەن حاڵەتێکی ئیجابی و ئەرێنیە ناتوانین بڵێن نییە چونکە وەکو حەقیقەت هەیە تێگەیشتنەکان جیاواز ئەبن تۆ بتەوە نەتەوێ هەندێک جار قزەیەک خۆی وادێتە پێشەوە کە دوو خوێندنەوەی بۆ بکرێت ئەوەی کە تێکی ئەدا دوو خاڵە یەکێکیان نیەتی ئەو کەسانەی کە ڕاکان دەرئەبڕن دووهەمیشیان ئەگەر سەرچاوەکەی خۆسەپاندن و هەوا و ئارەزوو بێت چونکە ئەگەر بە مەبەستی شکاندنی بەرامبەر بێت سفرکردنەوەی سفرکردنی خوێندنەوەی دووهەمی بەرامبەر بێت تەبعەن ئەمە شتێکی باش نییە بەڵام ئەگەر بابەتەکە بۆ ئەوە بێت دەوڵەمەندکردن بێت جۆری تێگەیشتنەکە ئەوە بخوازێت تۆ ڕای جیاواز دەرببڕی حاڵەتێکی ئاساییە و لە سەردەمی پێغەمبەری خوای شابووە تا ئاگاتە درودی خوای لەسەر بێت تا ئاگاتە چاخە دوایینەکان ئەگەر وانە بێ ئەم هەموو کتێبە فقهی ئیسلامی چۆن چاپ بوون ئەم هەموو ڕاجیاوازە چۆن بوون
چۆن پیاوێکی وەکو ئیمامی نەوەوی کە قوتابی شافعی بووە هەر لە سەردەمی شافعی ڕای جیاوازی بووە دواییش ئەو هەموو قالە ئەقولوانێک کە مەشهورن لە کتێبەکانی فقهی ئیسلامی متابەتی فقهی شافعیە کە وڵاتی ئێمە شافعی مەذهبن چۆن جورئەتی کردو مەسەلەن بەرامبەر ئیمامی شافعی ئەو قالەی وتو ئەم ئەقولو بڵێ معنای وایە ئیقراری ئەم حاڵەتە کراوە لای زانایان و بە حاڵەتێکی تەندروست زانراوە ئەو دوو مەرجەی کە وتمان سەرچاوی جیاوازێکە هەوا و ئارەزوو نەبێ دووەمی شکاندنی بەرامبەری تیان نەبێ بەڵکو دەرخستنی ڕایەکی جیاوازی تیاویانی خوێندنەوەیەکی نوێ بێت لە زاویە و گۆشەیەکی نوێەوە بۆ بابەتە معەنەی کە قسەی لەسەراکرێ. اختلاف مانای جیاوازیە جیاوازی لە ڕاو بیر و بۆچوونە لە شریعەتی ئیسلامە لە چەند ڕوویەکەوە جیاوازی هەیە لە نێو مسلمانان و لە نێو مەزاهیبەکان لە ڕوانگەی فقهیەوە یاخود لەلایەنی فقهیەوە جیاوازی هەیە و لەلایەنی بیر و بۆچوون و عەقیدەیشەوە لە عەقیدەیشە لە هەندێک مەسائلە لە هەندێک مەسائل نەک لە هەموو شتێکە بێگومانکەوە لە باوەڕ بەخوای پەروەردگار و بە ڕۆژی دوایی و بە نوبوت و پێغەمبەرایەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەمە اختلاف نییە لە نێوان هیچ مەذهبێکی ئیسلامی و هیچ ئیتیجاهێکە بەڵام لە لایەنی هەندێک مەسائلی بچووکەوە هەندێک مەسائلی فەرعیەوە اختلاف هەیە اختلاف لە مەسائل فقهیە زۆرە بۆ نمونە لە نێوان مەذهبەکان اختلاف هەیە لە مەسائلی عیبادات لە هەندێک مەسائلە لە هەندێک مەسائلی معاملات لە مەسەلەیەکی بچووکی وەکو دەستلێدان لە دەستی ئافرەتەوە بۆ نمونە ئایا دەستنوێژ شکێنەیانە ئەمە مەسەلەیەکە جیاوازیە لە نێو موسڵمانان لەسەر مەذهەبی ئیمام ئەبوو حەنیفە دەستنوێژ ناشکێنێت بە هەر شێوازێک بێت لەسەر مەذهەبی ئیمامی مالیک ئەگەر بە قەسدەوە بێ بە نیەتێکی تایبەتیەوە بێ دەستنوێژ ئەشکێنێت ئەگەر بەبێ هیچ قەسد و مەبەستێک بێت دەستنوێژ ناشکێنێت لەسەر مەذهەبی ئیمامی شافعی بەبێ هیچ نیەت و مەبەستێکیش هەر دەستنوێژ ئەشکێنێت لێرە یاسێرەکەن سێ جۆر بۆچوون هەیە ئەمە جیاوازیەکە لە نێوان مەذهبەکان و لە بیر و بۆچوونی زانایان لەم مەسئلەیە مەسئلەیەکی ئیجتیهادیە بوونی ئەم جۆرە اختلافە زانایان بە ڕەحمەتیان داناوە وتیان ئەمە هیچ زەرر و زیانێکی نییە و مسلمانان بۆیان هەیە لەسەر هەر مەذهبێک بن کار بە هەر کامیان بکەن هەر دروستە مادەم زانای گەورە و مجتەهید هەیە لەسەر ئەو بیر و بۆچوونە و فتوای داوە بەو شێوازە دروستە کاری پێ بکەی ئەگەر چی توانێت بگەڕێ بە شوێن بەڵگە و دەلیلە باشترە کامی ئەگەر زانیت ئەهلیەتت هەبوو کامی بەڵگەی بەهێزترە کار بۆ بکەیت ئەوەش دروستە و شتێکی چاکە دیارە ئێمە دوو شەمان هەیە کە پێوتێ خلاف لەگەڵ اختلافدا وشەی خلاف و اختلاف زانایان ڕان جیاوازە لەسەر واتاکردن و لێکدانەوەیان بووی هەندێک لە زانایان پیان وایە کە خلاف و اختلاف ئەگەر چی لە ڕووی زبانەوانی و ئیشتقاقی وشەکە جیاوازە و مەستەر و چاوەکەیان جیاوازە بەڵام لە کۆتاییە لە ڕووی معناوە هەر یەک شتە هەر شتێکەوە دژ بە یەک بێت و یاخود جیاواز بێت لە یەکتر ئەمە پێوترێ خلاف و پێش ئەوترێ اختلاف بەڵام دوو جۆرە ئەگونجێ ئەو خلافە تەضاد بێت و ئەشکرێت تەنەوع بێت تەضاد وەکو ڕەش و سپی تۆڵێ ڕەش و سپی ئەمە دووشتی مختلفن بەڵام وەکو مختلفیشن دژ بە یەکن بەڵام سوور و زەرد ئەمانە مختلفن بەڵام تەضاد نین دژ بە یەک نین بەڵام مختلف و تەنەوعەکەیان جیاوازە کەواتە ئەم زانانە پێیان وایەکەوە خلاف و اختلاف هەر معنایە گەگەێنێت و بەڵام لەو دوو بەشەیە خۆی ئەگرێتەوە کە بە هەندێکی تەضاد و هەندێکی غێری تەضادە بەڵام هەنێکی تر لە زانایان ڕایان وایەکەوە خلاف جیاوازە لەگەڵ اختلاف اختلاف ئەهوەنترە و اختلاف شتێکی معقول و مەقبولە لە ناو شەریعەتی ئیسلامدا بەڵام ئەوەی کەوا مەرفوض و قبول نییە خلافە بۆیە ئەبوو بەقای کەفەوی ڕەحمەتی خوای لەبێت بە چەند خاڵێک جیاوازی ئەکا لە بینی خلاف و اختلافدا کە فەرمێ اختلاف ئەوەیە کەوە مەستەرەکە یاخود ئامانجەکەت یەک بێت من و تۆ کە خلافمان هەیە لەسەر شتێک ئامانجەکەمان یەکێکە بەڵام ئەو ڕێگەی کەوا بۆی ئەچین و پێی ئەگەن بە ئامانجەکە ڕێگەکەمان جیاوازە تۆ بە ئوسلوب و شێوازێک بەرە ئەو ئامانجاڕۆی من بە ئوسلوب و شێوازێکی تر بەرە ئەو ئامانجاڕۆم کەواتە ئەمە اختلافە بەڵام خلاف ئەوەیە کە هەم ئامانجمان جیاواز بێ هەم ڕێگەکەشمان جیاواز بێ یعنی لە هیچ شتێکا ناگەن بێک ئەمە یەکێک لە جیاوازەکانی بینی خلاف و اختلاف جیاوازی دوو هەم لە اختلاف و خلافدا فەرمێ اختلاف ئەوەیە کەوا بەڵگە هەبێ لەسەری لە ڕوانگەی بەڵگەوە ئێمە اختلافمان تایە یعنی ئاەتێکە یا حەدیثێکە ئێمە اختلافمان تەیەکەوێ لەبەر تێگەیشتنمان بۆ ئاەتەکە تۆش بەڵگەت پێ منیش بەڵگەم پێ بەڵام لێکدانەوەمان بۆ بەڵگەکە جیاوازە یاخود
ڕامان لەسەر ثابتی و ناثابتی بەڵگەکە جیاوازە بۆ نمونە حەدیثەکە من بەلامەوە واکەوە ئەم حەدیثە صحیحە بۆیە بینا لەسەر ئەم حەدیثە ئەم ڕەئیم هەیە تۆ پێ دوایکەوە حەدیثە ضعیفە و صحیح نییە ئیشی لەسەر ناکرێت لەبەرەوە ڕێیەکی ترت هەیە کەواتە اختلاف ئەوەیەکەوە ئیستینادی لەسەر بەڵگە بێ بەڵام خلاف ئەوەیەکەوە ئیستینادی لەسەر بەڵگە نەبێ بەڵکو بە هەوا و ئارەزوو تۆ شتێگەڵی من شتێگەڵم ناڵم لەبەرەوەی فلان بەڵگایە وەڵام ڕەئیم وایە قەناعەتم وایە ئەمە خلافە کەوا ئیستینادی لەسەر بەڵگە نییە ئەمە مەسەلەن دوو خاڵێکی تر ئەفەرمون اختلاف لە سنەتدایە اختلاف لە بەڵگەکاندایە بەڵام خلاف لە بیدعەتدایە یعنی دائما خلاف لە چیە شتێکەوە بیدعەیە ئەسڵێکی نییە داهاتووە خلاف لەوانەدا بەڵام اختلاف لەو شتانەدا کە سنەتە کەواتە بە شێوەیەکی گشتی ئەم هەندێک لە زانان یا ئەبوو بەقای کەفەوی ڕەئیان وایە خلاف و اختلاف فەرق و جیاوازیان هەیە اختلاف شتێکی ئاساییە و واریدە لە ناو شەرعە لە ناو مەسائلە فقهیەکانە لە ناو زۆر مەسائل ئیجتیهادیە بەڵام ئەوەی کەوا منبوذە و ڕەفسە بەلای شریعەتی ئیسلام و بریتێ لە خلاف کە خلافیش یعنی تەفرەقە و جیاوازی و دووبەرەکاتی و بەگژیەکات چوونەوە دەگوترێ خلافەکان مادام ڕوانگەی جیاواز و مانا و دەلالەتی جیاجیا بۆ شتەکان دروستەکەن ئەوە بە جۆرێک لە جۆرەکان بۆ ژیانی مرۆڤەکان ئەرێنی دەکەونەوە چونکە مرۆڤەکان بەپێی تەبیعەتە جیاوازەکانی خۆیان مامەڵە لەگەڵ پێدراوەکاناکەن و هەڵکشانیشان بەپێی قەناعەتی خۆیانە بێت ئاینی پیرۆزی ئیسلام زۆر باش درکی ئەم حاڵەتە ئینسانی کردو و لە بابەتی ئاینداری و ئوسوڵی دیندا جێگەیەکی بەرینی بۆ هێشتوتەوە بە تایبەتیش لە بواری فقهدا دیسان پانتایشی گەورە هێڵدراوەتەوە بۆ ئەو بابەتانەی جێگای مشتومڕ و ڕاجیاین یەکەم ئەو بابەتانە هی هەموو کەسێک نییە قسەی تیا بکە بابەتی خلاف هی هەموو تاکێکی ئیمانداران نییە گفتوگۆ و حیواری تیا بکە بۆیە خوای گەورە فەرمێ لا تەخف ما ليس لك به علم ئەو بابەتانە بابەتین و ئەهلی اختصاص پسپۆڕی تایبەتی لەوانەیە بۆی هەیە قسە بکات و پێغەمبەر صلى الله عليه وعلى آله وسلم أفرمي الحلال بين والحرام بين حلال رونة وحرام رونة بلان بينهما أمور مشتبهات أما الرسائكي زور قاعديكي بيغيكي زور قوريا بو تيغيشتن لخلافه وجدا خوازي ومعاملة كردن لقليا حلال رونة بيغمر أفرمي الحلال بين صلى الله عليه وسلم والحرام بين وحرام رونة وبينهما أمور مشتبهات لبيننا كمال أمور هيتيكلا أفرمي لا يعلمها كثير من الناس أواني كشبهية الليلة تيكلا لبين حلال وحرامة لا يعلمها كثير من الناس زور خلقي نايزانه وات أهل اختصاص وأهل علم يزانت بويا أفرمي أصل الشبهة أويا كليد الكوتيت واستبرأ لدينه وعرضه أو إلى تيكلا كان حلال رونا حرام رونا لبين أنا تيكلا يكيه عندك أمور هي لبين حلال وحرامة ناديارة زور بي خلق لا يعلمها كثير من الناس زور بي خلق نايزانه واتا زور بي خلق لو بابة خلافيانا بوينية قفتوقو حوار بكات بوي هي تيبقى شوين كبه برسياركا نەک ببێتە زبان حاڵی حەلکردنی و خلافە چکە نایزانێ حالی بکە چونکی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لا يعلمها كثير من الناس زۆربەی خەڵقی نایزانێت واتە ئەهلی اختصاص یزانێت ئەفەرمێوی لە شوبهە دوورکەوتەوە بە کۆمەڵ بەگشتی استبرأ لدينه وعرضه دینی و ناموس و ناونیشانی سەلامەتە لەبەر ئەوە ومن وقع في الشبهات عامەی خەڵقی کەوتە شبهاتەوە فقد وقع في الحرام کەتەی کەوت نایزانێ حەڵاڵ و حرام بۆیە أهل اختصاص من هي ونيتكان بخوابت وقرانه بو كتاب وبو سنة بيغمبر صلى الله عليه وسلم حسمي أو خلافة أكان لنيو هاولان دا أدبي خلاف لنيو هاولان دا بيغمبر فرمي صلى الله عليه وسلم لغزوي بني قريظة فرمي لا يصلين أحد منكم صلاة العصر إلا في بني قريظة نوجي عصرنا كان تاوي كم الله صحابة كرديان كم الله كان يعني كرتاوي بيغمبر بهيج جاينا فرموها الله ما بس يعني بيكا ئەوە بوو گورجوگۆڵ سەریع کەس دوانەکەوێت لەو کارە ئەوەی نوێژی کرد دوانەکەوت ئەوەیشی نوێژی نەکرد هەردوانەکەوت واتە هەندێک خلاف لە هەندێک بابەتە هەیە مەقسوودە لە ڕووی شاریعەوە خۆی گەورەگە بیویستایە ئەوە خەڵقی ئەکرد بە ئومەتەن واحیدە خۆیە فەرمێ بەڵام خۆی گەورە طبعی بەشەرەکانی وا دروست کردووە إلا من رحم ربك إلا ئەوەی کە خوا ڕەحمی پێکا دەگەڕێتەوە بۆ حەق و بۆ سەواب کەوا نەزعی نەفسی بەکار ناهێنێ وخلقي بانقرشي ناكا بو درون وهناو أو رنقو أو مشربو شواني خوي هلي بجاردوا بانقرشي أكا بو چي بو
پاکێتی بۆ ڕاستێتی بۆ گەڕانەوە حەق بۆ یخوا گەورە فەرمێ دوای حەق إلا الضلال لە دوای حەقەوە یەک حەق هەیە دوای ئەوە گومڕاییە. ئەو بابەتەنەی اختلافیان تایە جارێ بێ ئقرارکەین کە هەندێک بابەت بە تەبیعەتی حاڵ اختلافی تایە بێ وەکو وتمان چونکە بە دەستەواژەی زانایان بەعزێک لە دەقە شەرعیەکان خوێندنەوەی جیاوازی بۆ ئەکرێت چونکە خۆیان ئەڵێن حەمال ئەوجوهە یعنی چەند ڕوو هەڵ ئەگرێ چەند تەفسیر هەڵ ئەگرێ بۆ نمونە ئێمە لە بابەتێکی وەکو دەستنوێژ شکاندنە لای شافعیەکان و حەنەفیەکان و تەنانەت مالیکیەکان لەسەر یەک ئاەت جیاوازی بیر و ڕادروست بۆ چونکە ئاەتەکە خۆی ئەوە هەڵ ئەگرێ کە ئەفەرمێ ئەو لامەستوم النساء کە هەر یەک لە زانایان بە جۆرێک تەفسیرەکە کەواتە حاڵەتەکە هەیە بێ ئقراری بکەینە بێت دانی پێدا بنین بەزۆکو جەنام دەڵێت چۆن مامەڵەی لەگەڵا بکەین لێرەدا هەڵوێستی دروست لە نادروست جیا ئەبێتەوە مامەڵەی دروست لەگەڵ اختلافەوەیە کە جارێ هەر کەسە کە ڕای جیاوازەڵێ لە وەکو لە پێشی شاوەتماننیەتی خۆی ساخ کاتەوە ئایا هەر حەزەکە ڕای بەرامبەر بشکێنێ ئایا هەر حەزەکە ڕای دووهەم دەرببڕێ ئایا هەر حەزەکە ڕای خۆی بسەپێنێ ینی بینای ڕاجح و مەرجوحێک دروست و دروستترێک لەسەر ئەساسی ئەوەکە کە خۆی بۆی چووە یان هەر بۆ چوونێکە کە گەیاندنی زانستە ئەمانەتێکی علمی پێ ئەوێ بیگەێنێ ئەگەر نیەتی خۆی یەکلا کردەوە کە نەخێر شتێک ئەزانێ ناچارە بیڵێ بۆ چوونێکی هەیە دەرحەق بە قەزیەک پێویستە لەسەر شانی بیڵێ ئەمە ئەبێتە ئەچێتە خانەی واجب و ئەرکێکی ئاینی ئەرکێکی فکری ئاینی جێبەجێەکە لەبەرەوە هەرکەس ڕایەکی جیاوازی هەیە نەیڵێ خیانەتەکە لەو حاڵەتە مادام نیەتی خۆی یەکلا کردوتەوە ئەمێنێتەوە سەر ئوسلوبی گەیاندنەکەش ئوسلوبی وتنەکەش ئەوەش مەرجی دووهەمە کە لە پرسیاری پێشوە ئاماژەمان پێکرد کە نابێ شکاندنی بەرامبەرەکەی و خۆسەپاندن بە دەرکەوێ بەڵکو وەکو زۆرێک لە زانا پێشوەکان بەرامبەر یەکتر کردویانە زانایانی وا هەبووە کە وا هەبوون لە 100 پێچەوانیە ینی 180 دەرەجە ڕای جیاوازیان هەبووە ینی لە بینی خەتە و سەواب دروست و نادروستە قسەیان کردووە نەک چاکتر و چاک ینی ڕێیەک چاک بوو بێ و توێتی چاکترە و توێتیەوە ڕێیە لە 100 غەڵەتە ڕێی من دروستە بەڵام وەکو قاعدەیەکی جوانیان داهێناوە کە الاختلاف لا يفسد للود قضية ینی جیاوازی ڕاوبۆچوون بۆ خۆشەویستی و ڕێز ئەمە هەڵناوەشێنێتەوە خۆشەویستی و ڕێز و احترام هەڵناوەشێنێتەوە لەبەرەوە بێمە مامەڵەکەمان بەم جۆرە بێ کە مەبەستمان لە دەرخستنی ڕای جیاواز گەیاندنی حقیقەتێکیش علمی بێ بۆ چوونێکی دروست بێ کە بەڕای خۆمان تەمانەویش بە پێودانی خۆمان دروستە لەگەڵ ئەوەیشە لە ئوسلوبەکە خوێندنەوەی بەرامبەر احترامگرتنی بەرامبەر چۆن خۆت تەحموست هەیە بۆ ڕای خۆت بە پەسەند دەزانی خۆت بە دروستتر ئەزانی یان تەنانەت خۆت بە ڕاست دەزانی بەرامبەر بە هەڵا ئەبێ هەمان حاڵەتیش هەمان وێنەش بۆ بەرامبەرەکەت بگری ئەویش وەکو تۆ ئینسانە ئەویش وەکو تۆ پشت بە یا بەڵگەیەک ئەبەستێ یان بەلای کەمەوە ئەگەر بەڵگەشی نەبێ خۆی ئینسانێکە و قەزیەک خولیای سەرەتی و ئەوێ بیگەێنێ ئەویش وەکو تۆیە تۆ بۆچی بەڕەوا ئەبینی بۆ خۆت کە خۆت بە دروست بزانی بەڵام بەڕەوا نبینی بۆ بەرامبەرەکەشت کە ئەویش دروست بێ لەبەرەوە قاعدەیەکی جوان هەیە کە یەکێک لە گەورە پیاوانی ئیسلام حەسەن بەنا باسی لەیەکە وەکو قاعدەیەکە ئێمە لەو شتانە کە اختلافمان هەیە ڕێزی یەکترەگرین لەو شتانێشا کە ئیتیفاقمان لەسەری هەیە هاوکاری یەکترەکەین لە اختلافە عوزر بۆ یەکتریەنینەوە یعنی من عوزر بۆ تۆ دێنمەوە کە بۆ چوونێکی جیاوازت هەیە داواکەم لە تۆیش عوزری من قبولکەی کە بۆ چوونێکی جیاوازمەیە ئەمە ئەگەر ڕێک نەکەوتین ئەگەر ڕێکیش کەوتین ئەرکێکی تر ڕومانتەیەەکە کە بریتێ لە ئەرکی هاوکاریکردن و تەعاون چونکە مەبدەئی تەعاون مەبدەیەکی ئیسلامی لەسەر ئەو خاڵانی کە لەسەری کۆکی بەڵێ لەسەر ئەساسێکی زانستی پێویستە مامەڵی لەگەڵا بکرێت بگەڕێنەوە سەر ئەم ڕاوبۆچوونانە ئایا لە چیەوە هاتووە ئەم جیاوازیە بۆچی هەیە ئەم مەسەلەیەکەوە باسمان کرد بۆ نمونە لە نێوان ئەم چەند مەزهەبەیە هەر لە مەسەلەی دەستنوێژ شکاندنە بەڵگەکانیان چییە بۆ ئەم جیاوازیە سێرەکەین بەڵگەکە ظەنیە لەبەرەوە ئەم جیاوازیە ئەگەر بەڵگەیەکی قەطعی هەبوایە بۆ نمونە حەدیثێکی صحیح یاخود متەواتیر هەبوایە لەلایەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو دەست لێدانە دەستنوێژ ئەشکێنێت هیچ کام لە زانایان وکاتە نێ ئێوە دەستنوێژ ناشکێنێت چونکە هەندێک بەڵگە هەیە قەطعی و دەلالەیە الزانية والزاني فاجلدوا كل واحد منهما 100 جلدة. خواهي فرميتي أو كسا
کە زیناکارە 100 جەلدەی لێ بدەن 100 دار دەلالتکردنی 100 جەلدە لەسەر 100 دار 100 جەلدە یعنی دەلالەتێکی قەطعیە کەس ناڵێ یەکسانە بە 90 یاخود یەکسانە بە 101 لەبەر ئەوە دەلالەتەکە قەطعیە هەندێک بەڵگە هەیە هەندێک ئاەت هەیە دەلالەتەکەی قەطعی نییە لەبەر ئەوە جیاوازی هەیە لە نێوان زانایان لە تێگەشتنیا یاخود حەدیثەکە بە هەمان شێوە جیاوازی هەیە لە تێگەشتن لە ماناکەیە یاخود بەلای هەندێکەوە حەدیثەکە سابتە کاری پێکەن بەلای هەندێکەوە سابت نییە پێیان وایە ضعیفە و کاری پێ ناکەن مامەڵەکردنمان لەسەر بێ لەسەر ئەساسێکی زانستی بێت تێبگەین لە سەرچاوی ئەو بەڵگە و دەلیلانە لە چیەوە هاتووە و جیاوازیە بۆچی دروست بووە و تێبگەینکەوە ئەم جیاوازیە هەندێکی ئەوە تا ڕێگە پێدراوە لە شریعەتە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام خۆی لە هەندێک کاتە جیاوازی بینیوە لە بیر و وەچوونی سەحابەکانە قبوڵی کردووە کە چوون بۆ بەنو قوڕەیضە وغزا بنو قريظة فرموي لا يصلين أحد العصر إلا في بني قريظة أو كما قال عليه الصلاة والسلام فرموي كس نيوجي عصرنك إلا لا بنو قريظة نبي تأجين أبي لما دينا وتأجات أبي ما ويكي بيتش تأجشت نبي للرجاء نيوجي عصر بو هنديك لفرمو دقي بيغمر عليه الصلاة والسلام واتيجشتن كوام ما بس أوي حرف فعلا نيوجي كنا كي تأجيت أبي هنديك يتر فحواي خط بله اما بيقومان كزورق لبابة كان من اختلافي تداهي لبين زانایان ده هر لبابة فكري وعقائدي كانوا بيقرا كتشندين مذاهبي فكري وعقائدي مختلف معناه لنا عالم إسلامية وهر لسردمي كي زوي سردمي سرتاي تابعية كان كتاي صحابة أم فرقانا ياخذ أما ذاهب فكريانا سريان هلدا وكو جبري وكو قدري وكو خوارج وكو أم جورة فرقانا كأما هم يقرأتوا بو لاني فكري واعتقادي أو جاء بين خوارتر بو مسائل فقهي ومسائل اجتهادي ومسائل حلال وحرام وإلى آخره كاتا أما مسائل خلاف من زور لنا وشريعة ده أوي كبيوست إما معاملة لقلها بكين أوي كخواي پروردگار بمعنى فرمي وإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول هر كاتك خلاف ناكوكيك تانهبو لقضيك دا راجدائي تانهبو قناعتان جواز بلسري بقرنو بو خواه پیغمبر خواه صلى الله عليه وسلم واتبقرنو بو قرآن پیروس بكان سرچاو بلغي يكمتان پاشان فرمود صحیحەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بیکەنە سەرچاوی دووەم لە ڕوانگەی تێگەیشتنتان بۆ ئاەتەکان و فرمودە صحیحەکان لەوێدا بگەنە نەتیجە نەک شتێکی تر بکەن بە سەنگی محەک من عقل بكم بسنجي محق تو فلان شيخ بكي بسنجي محق من فلان عالم كم بسنجي محق لبروي فلان عالم واي وتتظاهر أويه لبروي فلان إمام واي وتتظاهر أويه أما ناقن بيك نا كما دام قضية خلافية أما أبي بوشي هذا معاملة بكين لقليا كواب قرينو بو لا يقلاكدنو قضية كان بو خدمة قرآن وفرمودة صحيحة كاني في غنبر صلى الله عليه وسلم زانایان زۆر باسی ئەدەبی ئیختلافیان کردو و خۆشیان زۆر پابەندی بنەما ئەرێنەکانی بوون خۆگەر ڕاجایش لە بابەتەکاندا هەبوو بێت دەمارگیریان تێدا دروست نەکردووە و لە کۆتاییدا ڕێزیان لە ڕای بەرامبەرەکانیان گرتووە دەمارگیری و تعسوب بۆ ڕای زانایەک یان فەقیه و سەر مەزهەبێک زۆر جار گرفتی دروست کردووە جێگای داخە تا هەنووکەش نەک ئەدەبی ئیختلاف و ڕاجایی پەیڕەو ناکرێت بەڵکو قبوڵکردنی ڕای زانە و فەقیهێکی دیکە ئەگەر لە مەزهەبەکەی خۆت نەبێت بۆ تەشتێکی مەحاڵ و نەگونجاو ئەمەیە جێگای مەترسی و زیانی گەورەش لە ئاین و ئاینداری ئەدات ئەگەر بڵین ئێمە ئەدەبی ئیختلافمان پەیڕەوی کردو لە کوردستانە ئەتوانین بڵین چمکێکی زۆر پەیڕەوی کراوە الحەمدولله واتە ئەبینین پێکەوە ژیان هەیە یەکتر قبوڵکردن هەیە و تێگەیشتن هەیە لە یەکتری ئەبێ ئێمە بگەینە ئەو بابەتەی کە وەکو هاوڵان ڕزای خۆیان لێبێ ئەگەر یەکێکیش هەمان ڕای تۆی نەبێ بتوانی لەگەڵیا بژیت و بتوانی گفتوگۆ بکەیت و بتوانی حیوار بکەیت لەگەڵیا و ئەویش بۆیە خۆی گەورە ئەدەبی حیوارمان فێرەکە نەک لەگەڵ یەکتریە بەو پەڕی جوانی و بەو پەڕی ڕێکی لەگەڵ ئەوانش کەوا شەریک بەخوا قەرارەدەن خوا فەرمێ وجادلهم بالتي هي أحسن يعني جوانترين بهسترين ببيترين بركتي حوارا كإسلام قرآن وفرمايش بيغمر فرمانك صلى الله عليه وسلم خواهي قولها فرمي وجادلهم بالتي هي أحسن نقبح حسن بجواني بوي كزور جوانا أحسن وصيغي مبالغة كامي زور جوانا لحوارا هلي بجير اللي قلتو قويا وجيلي صحابة رزاي إخوان لبيه هبو الصحابة رأي وابو أمشتح حرامة ولا صحابة رأي وابو كحلالة والله دعوا يقراونته بو
فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم گەڕاونەتەوە بۆ چاوی ئەم دینە کە قورئان و سنەتی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەردوو لا بەبێ جیاوازی تەسلیم ڕێیەکە بوون بۆیە لە خۆ بردووی ئەدەبی خلاف لە خۆ ببووریت و نەزانی ئەوەی تۆ ئێڵی هەر ئەوە ڕاستە هەندێک ئومور هەیە نابێ خلافی تیابێ مەسائل عقاید و پەرستش و وحدانیەتی پەروەردگار و ئەسما و صفاتی پەروەردگار ناو جوانەکانی و صفەتەکانی کە چۆن لە قورئان و فەرمایشتی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم بەڵام هەندێک بابەتی تر هەیە کە لە فروعە دەستی چۆن بگرێت و هەروەها کە نوێژی کرد چۆن نوێش بکات چۆن سوش دەبەرێ و لە بینی سەحابە ڕزای خۆیان لەوێ هیان بۆ ئەفەرمە کاتە بەرز بێتەوە لەسەر دەرز بەرز بۆتەوە یا کاتێک چۆتە سوجدا ئەژنۆی پێشتر بردووە ئەمانە هەمووی کۆمەڵە بابەتن کە فەرموودەی جیاوازی لەسەرە و ڕێی جیاوازی لەسەرە بەڵام ئەوە هەڵ ئەبژێرین کامیان صحیحترە و کامیان بەهێزتر لەو هاوڵەوە کەوا مەشهورترە ڕزای خوای لێبێ بۆیە ئەدەبی خلاف لە هەرێمی کوردستانە و لە نێو ئیماندارانە یعنی چمکێکی زۆری ڕچاو کراوە بەڵێ لێر و لەوێ هەندێک لەبەر هەندێک خلافی بەسیط هەندێک نیزاعات و هەندێک بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئێوە لا تەباغەضوا باقین دروست نەبێ مەبەست ئەوە بێ کەوا ئەو برایەتە خوا هیدایەتی بە یا ئەو حەقە وەرگری ئیلا خوای گەورە هیدایەت دەدات و تەوفیق دەدا بۆیە فەرمێ ئێوە کاتێک تەباغەضوا کە چینە ڕوویە تەدابەڕ و پشتەکان یەکتری بۆیە فەرمێ نەبا کینە هەبێ نەبا لێک جیابوونەوە هەبێ ئەفەرمێ كونوا عباد الله هەمووتان عباد الله بەندەی حەقیقی خوا بن واتە من مەبەستم ئەوە بێت تۆش مەبەست ئەوە بێ با خلافیشمان هەبێ بمانەوێ حەقیقەتەن چمکی بەندایەتی پەروەردگار لە ئێمەیە بێتە دی ئیلا خوای گەورە تەوفیقی هەردووکمانەدا بۆیە لە ئەثەرێکا هاتووە کە عومەر ڕەزای خوای لێبێ ژنومێردی خلافیان هەبوو حەکیمێک ئەواتە زیرەک و زانا و عاقڵ و خاوەندینێک و یەکێک لەم لایەکێکی لەو لای نارد بۆ سوڵح ئیمامی قورتوبی باسەکەمان بۆ دەکات دەڵێ کە هاتنەوە وتیان ئێمە نەگەیشتنە سوڵح فەرمی مشکوکم لە نیەتە خوای گەورە فەرمێ حەکەمەن من ئەهلیه وحەکەمەن من ئەهلیها خلافە جوداخوازیە ژنومێردەکە پێکەوە ناژین ئەمەڵێ من حەقم وڵێ من حەقم خوا فەرمێ حەکەمێ لەم حەکەمێ لەو إن يريد إصلاحا خوا فرمي بمرج ما بستيان صلح بو يوفق الله بينهما أو قورتين أدبي خلافة كتو ما بس في إصلاح به ما بس في ديدو بو شنو رنجي خود نبي سري خي زالي خي وتا خود إلا أو تو إلي هل أو بنا ما بس الرازي بني پروردگار به وقرانا حق كان بو شوني خوي خوا فرمي يوفق الله بينهما لبين خلافك جنو مردا ئەفەرمێ خوا وعدیاوە تەوفیقیانەدا ئەی لە بەنی خلافێ لەسەر دین و پەرستش و کە ئەولاتر و لە پێشترە خوای گەورە هیدایەتی عەملەکانی بدات ئێمە وەکو کوردستانیان یا ئێمە وەکو ئیسلامیەکان ئێمە وەکو خەڵکی کوردستان نەک ڕعایەتی ئەدەبی اختلافمان نەکردو بەڵکو زۆر بە پێچەوانەوە هەموو پرەنسیبەکانی مەبدەئی اختلاف و ئەو حاڵەتی کە باسمان لێ کرد کە وتمان تەندروستە و شتێکی ئاساییە پێشێل کردووە لە کوردستانە ڕاسەپاندن و سەپاندنی ئایدۆلۆژیا و ئەفکاری جیاواز بۆتە دیاردە بەداخەوە خەڵکێک حەقی قۆرخ کردووە لای خۆی کەەوە ئازانە حەق بەڕەهایی لای ئەوە و ئەو یاسا و ڕێسا زانستیانەی کە زانایانی گەورەی هەم تاریخی ئیسلامی هەم دنیای مۆدێرنی ئەوروپاش کە ئەوانیش زۆرێک لەو ئەخلاقە ئیسلامیانەیان پەیڕەو کردو بەداخەوە کە ئەبووە ئێمە سەر مەشق بووینایەتیایە کە ڕێز لە ڕای بەرامبەر ئەگرن کە برابینی سەر و کۆماری وڵاتێکە لە پروپاگەندەکەیە هەرچی بشێونەشێ بە نارەکەی ئیکا بەڵام کاتێکێتە سەر ئاڵ و گۆڕ زۆر ئاسایی ئاڵ و گۆڕی پۆستیان ئەەکەن و پیرۆزبایش لە یەکتر ئەەکەن و یانجاری وایە دانەنێن بەوە کە من هەڵە بووم دان ئەنێ بەوە کە من پروپاگەندە و ڕکلامەکانم هەڵەبووندان ئەنێ بەوە کە من پرۆژە و بەرنمەکانم نەی پێکە نەمتوانی قەنەعەت بە جەماوەرەکەم بکەم بەڵام بەداخەوە لە خۆرهەڵاتی ئیسلامی و عەرەبیە ئەم حاڵەتە نابینین ئێمەش وەکو کوردستان بەشێکین لەم واقعە نەخوازراوەی خۆرهەڵات بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە کە کەشوهەوایەکی ئازاد دروست بوو ئەبوایە ئیشی باشتر بکرایە لەسەر ئەوەی کە ئەم چەمکە جوانانە زیندوو بکرێنەوە کە چەمکی ڕەسەنی وڵاتی خۆمانن و
کاتی خۆیشی لە وڵاتی کوردەواریە ڕاوڕای جیاوازە بووە لە کوردستانی خۆمانە تا ئەم ساڵە دوایانە ئاین و ئاینزای جیاواز هەبوون لە کوردستانە جوولەکە هەبووە مەسیحی هەبووە مسلمانە بووە یەزیدی هەبووە کاکەی هەبووە پێکەوە ژیانێکی ئاشتیانە و زۆر زۆر ئاسایی ژیاون لە شارێکی وەکو هەڵەبجە لە چەند کیلۆمەتریا گوندێکی وەکو هەوار هەبووە کە هاوڵاتیە کاکەیەکانی تیا وەک کەس لە گوڵکاڵتری پێنەوتون یعنی اختلاف هەر بە قسە و دروشم نەبووە بە واقع هەبووە جیاوازی هەبووە لە شارێکی وەکو سلێمانیا جوولەکە و مسلمان دراوسێ بوون بەڵام سیرەکەی لە دوای ڕاپەڕینەوە کە هەندێک ئەفکار و بیر و بۆچوونی نامۆ هاتنە کوردستانەوە کە زیاتر دەمارگیری و تعسب دروست بوو بۆ بە خەلفیەکی ئایدۆلۆژی تەبان ئەو حاڵەتی دەمارگیری و تعسبە وای کرد کە خوێندنەوەمان بۆ یەکتر خوێندنەوەیەکی دروست نەبێ بۆیە من پێم وایە لە کوردستانە ئەم ئەخلاقە جوانە پێشێل کراوە و بۆ داهاتوی کوردستان زۆر زۆر پێویستمان بەوەیە کە ڕێز و احترام بۆ یەکتر قائل بین ڕای بەرامبەر بخوێنینەوە و کەس وا نەزانێت بە حەسری تەنها ڕاستی و حەقیقەت لای ئەوە بەڵکو بە پێچەوانەوە هەموو بۆچوونەکان ڕێژەین ئەکرێ من بەشێک لە ڕاستیم لابێت تۆ بەشێکی ترت لە لابێ ئەکرێ هەردووکمان هەڵەبین سێ هەمێک بەشێک لە ڕاستی لە لابێ یان لە هەندێک ڕۆوە ئێمە هەڵەبین لە هەندێک ڕۆوە دروست بین ئەبێ بەم ڕۆحە سەیری یەکتر بکەین و مامەڵە لەگەڵ یەکتریشا بکەین بەس بەداخەوە ئێمە لە ڕابردووی هەرێمی کوردستانە ئەمەمان نەکرد و ئەو حاڵەتانەی کە دروست بوون لە شەڕی ناوخۆ لە ململانەی حیزبی لە یەکتر نەخوێندنەوە لە ئێمە لە بیرمانە کاتێک کە شەڕی ناوخۆ بوو اختلافێک بوو لەسەر قەزەیەکی سیاسی محدد بەڵامی کێشا بۆ تۆمەتبارکردنی ئەخلاقی تۆمەتبارکردنی شناس و ئەسەن پێناس و ئینتیمای یەکتر محاولەی سفرکردنی یەکتر یعنی ئەگەر دەسەڵاتیان وایە ئەو هێزانی پێکدا دەهاتن لە کوردستانە شناسنامە و پێناسی کوردبوونیشان لە یەکتر ئەسەندەوە نەک هەر مسلمان بوون یان ئینسان بوون کە ئەوە حاڵەتێکی ناتەندروستەوە بەڵگەیە لەسەر دواکەوتووی فکری و ئێمە بۆ داهاتووی کوردستان زۆر پێویستمانە کە بە دوواداچوون و مراجعە و پێداچوونەوەیەک بەم ئەخلاقا بکەین کە واقع دەری خست کەسیش کەس ناتوانێت سفرکە بێ یەکتر خوێندنەوەیەکی دروستمان هەبێ بۆ یەکتر و بێت لە ئەفکاری یەکتر ئیسفادە بکەین و بە هەمومانەوە لەسەر چەمکە هاوبەشەکان پێک بین بۆ ئەوی خزمەتی هاوڵاتی کوردستان بکەین و خزمەتی حقیقەت و ڕاستیەکان بکەین کە وەکووتمان بە شێوەیەکی ڕێژەیی دابش بۆ بەسەر هەمومانە طابقة تيجشتن المفهوم كان لم فرودي في عمر وجود عليه الصلاة والسلام وكان ما بس يوبك كبلب كين نوج نيجك هرنا كين تاجين نجينا بين نيجك كان كل الرجال في عمر عليه الصلاة والسلام بهردو بيروشون كيزاني ولم يعنف أحدا منهم سازنشتي هيش لا كين نكرد بلا يورخني له هيش لا كان نبو أو نيجك يكرد أو شيء نيكرد أو كوان نيكرد حرفيا التزامي كرد بفرمودك في عمر عليه الصلاة والسلام وتي نايكم لبين نبي أو كوا كردي مفهومي فرمودك في عمر ورجل وتي ما بس تي أو بوك بلب كين نوج هرنيوش كنا كين تا أجينا أبي كواتا بيوستا بوشوازة لسر أساسه زانستي لو جوازيان بروانين بزاني زانيان أم بيرو وشون جوازانا هيا هميان بلغي خويان هيا هميان معذورن هندێکی بە شێوازێکی جیاواز لە فەرمودەکە یا لە ئاەتەکە تێگەشت و هەندێکی بە شێوازێکی تر هەندێکی ئەو حەدیثەی بەلاوە صحیحنی و هەندێکی بەلایەوە صحیح و کاری پێکات و هەمووی ئینشاء الله هەر مەئجور و لای خوای پەروەردگار پاداشتی هەیە بێگومان لە هەندێ لایەنەوە لەوانەیە بڵێن ئەو ئەدەبە بەدی ناکەین مەسەڵەن لەسەر مەسئلەیەک جاری وا هەیە لە مزگەوتێک لە نێوان دوو لایەن لە مسلمانان کێشە دروست ئەبێت سێرەکەی مامۆستایەک لە مزگەوتێک قنوتی بەیانیان ئەخوێنێت لە بەیانیان نوێژی بەیانیان قنوت ئەخوێنێت کە لە ڕکاتی دووەم دوای ڕکوع بەلای مەزهەبی ئیمامی شافعی و سونەتەکە قنوت بخوێنرێت هەندێکی تر لەسەر ئەم مەسئلەیە کێشە لە مزگەوتەکە یا لەگەڵ ئیمامەکە دروست ئەکەن یعنی بەڕاستی ئەگەر ئەمە ئەدەبی اختلاف ڕەچاو بکرێت لەسەر مەسئلەیەکی وان چۆن لەبێ کێشە دروست بکرێت قنوت خۆی لە ئەساسە لە ئەسڵا هەر بریتە لە دوعا دعاءك لە خوای پەروەردگار ئەپاڕێتەوە وکە دوعا لە هەموو کاتێک و بە هەموو شێوازێک هەر سونەتە و مستحبە و پێویستە کە چەنێ لە خوای پەروەردگار بپاڕێتەوە و دوعای زیاتر بکەی باشترە و بۆ خۆمان پێویستە و محتاجی ڕەحمەت و میهرەبانی و لێخۆشبوونی خوای پەروەردگارین و ئەبێ هەمیشە دوعا بکەین بەڵام ئایا سونەتە لەو کاتێ ئەو دوعا بکرێت
مذهبی ئیمامی شافعی بە گوێرەی بەڵگە و بۆچوون و دلیلێک بە گوێرەی دلیلە کە لای خۆیان هەیە و لە کتێبەکانەوە زانایکی وەکو ئیمامی نەوەوی کە زۆر شارەزای لە فقه و لە حەدیث لە مەجموعە بەڵگەکانی هێنا و ئەڵێ ئەمە سابتە و پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام ئەم قونوتەی خوێندووە. زانایانی تر پیان وایە کە ئەم قونوتە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام بەردەوام نەبووە لەسەری و ماوەی خوێندوویەتی دوعای لە هەندێک خەڵک کردووە کە ئەزیەتی مسلمانان ئەنداوە دوای ئەوە وازی لێ هێناوە و ئەم بۆچوونە جیاوازە هەیە لە نێوان مەذاهبە ئیسلامیەکان. ئەوەی کەوا مەذهبی ئیمامی شافعی وەرئەگرێ قونوتەکە ئەخوێنێت ئەو بەڵگەیان هەیە و ئەو دلیلانیان هەیە کە ئەمە حەدیثەکە صحیح و سابتە و کاری پێکەن و ئەوانەی تر کار بەوە ناکەن. ئەمە بەڕاستی نابێت بێتە مەسئلەیەک ئێمە کێشە لەگەڵ مسلمانان و لەگەڵ ئیمامی مزگەوت دروست بکەین. ئەسڵەن یەکریزیم مسلمانان و تەبایی و خۆشەویستیمە هەر خۆی واجبە. یعنی ئەو زەرەر و زیانە زیاترە کە تۆ کێشە و ناکۆکی و ڕقەبەرایەتی لەگەڵ مسلمانان دروست بکەی وەک لەوەی کەوا مەسەلەیەکی ئاوا کە هەندێک رزانن ئەڵێن سونەتە تۆ لەسەر تۆ بەلاتەوە سونەت دێنە سەر ئەمە کێشە دروست بکەیت. یعنی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی والله والذي نفسي بيده لا تدخلوا الجنة حتى تؤمنوا ولا تؤمنوا حتى تحابوا. ناڕۆنە بەهەشتەوە تا ئیمانتان نەبێ، ئیمانیشتان نابێ هەتا یەکترتان خۆش نەبێ. یەکتر خۆشویستن، ڕێزگرتن لە یەکتری، یەکریزی مسلمانان و تەبایی و خۆشەویستی لێوانن ئەمە و فەرزە واجبە ئەبێ یەکترمان خۆش بوێ. دێت تۆ لەسەر مەسەلەیەکی جوزئی لەسەر شتێکی ئاوا تۆ ڕقت لە مسلمانێک بێت، ڕقت لە ئیمامێک بێت، لە دوای نوێژ نەکە یا کێشە لەگەڵ دروستکە یا پشەی و ئاژاوە لە ناو مزگەوتەکە دروستکە، ئەمە کەی خەیرە، ئەمە کەی ڕەچاوکردنی ئەدەبی اختلافە. تۆ تێبگە لە مەسەلەکە کە مەسەلەیەکی ئیجتیهادیە حتى ئەگەر ئەو قونوتە سنەتیش نەبێ وەکو سنەت نوێژەکەی پێ بەتاڵ نابێتەوە. دوعایەکی خێرە، دوعایە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام زۆر جار لە نوێژە لە کاتی قورئان خوێندنەکە وەستاوە دوعای کردووە. نوێژەکە ئاەتێک گەشتوتە ئاەتێک باسی عەزابی تایە دوعای کردووە پەنای گرتووە بەخوای پەروەردگار لەو عەزابە، باسی ڕەحمەت و بەهەشتی تایە دوعای کردووە و داوای ئەو ڕەحمەت و بەهەشتەی کردووە. لەبەر ئەوە بەڕاستی حتى ئەگەر سونەتەکە سابتیش نەبێ شتێک نییە کە بڵێ نوێژی پێ بەتاڵ بێت و دروست نییە ئەو نوێژە لە دوای ئیمامێکەوە بکەم کە ئەو قونوتە ئەخوێنێت. لەبەر ئەوە بەڕاستی پێویستە ئەدەبی اختلاف ڕەچاو بکرێ، مسلمانان بەتابەتی لە ناو مزگەوتەکان لەسەر هەندێک مەسائلی فەرعی لەسەر مەسائلی جوزئی نەیکەنە کێشە لەگەڵ مسلمانانی تر لەگەڵ نوێژخوێنەکان یا لەگەڵ ئیمامەکە، مادەم ئەو مەذهب و بیر و بۆچوونانە هەمووی بەڵگەی خۆی هەیە، هەندێک دلیل و کوتمان ظەنیە یەکلایی نابێتەوە کەوا کامیان ڕاستە و یاخود سبوتی هەندێک دلیل ئەو حەدیثە لەبەر ئەوەی کەوا بەلای هەندێکەوە سابت نییە کاری پێ ناکەن، ئەمانە هەر هەیەکە و عذری خۆیان هەیە، دلیلی خۆیان هەیە. ئینشاءالله هەمووی مەئجورە لەسەر ئەو جۆرە مەسائلە جوزئیانە نابێت کێشە دروست بکەین و ئەبێ ڕۆحی برایەتی و خۆشەویستی لە نێوانمان هەبێت و ئەو مەسائلانە برایەتی و ئەبێ برایەتی و خۆشەویستی و تەبایی نێوانمان لەوە گەورەتر بێ لەسەر ئەو مەسائلانە کێشە دروست بکەین. والله جا زۆر بەداخەوە ئەیڵێم کە نەک هەر لە هەرێمی کوردستان لە سەرتاسەری عالەمی ئیسلامیە بە شێوازێکی گشتی و هەرێمی کوردستانیش لەسەر و هەمویانەوە بەڕاستی ئێمە وەکو مسلمان ئەدەبی خیلاف و اختلافمان نەپاراستووە، چونکە ئێمە ئەم خلافانی کە لە نێوان ئێمەدا هەیە لە نێو زانایانە دروست بووە شتێکی تازە و نوێ نییە و شتێکی نامۆژ نییە، چونکە بوونی خلاف و اختلاف قەدەرێکی ئیلاهیە بەسەر ئومەتەوە. ولو شاء ربك لآمن الناس ئەگەر خوای ئەگەر پەروەردگارت بیەوێ هەموو خەڵکی ئیمان هێنن، بەڵام ئیمان ناهێنن ولا زالونە مختلفین، بەردەوام مرۆڤەکان لە خلاف و لە اختلاف ئابن إلا من رحم ربك، إلا مەگەر کەسێک نەبێت کە خوای گەورە خۆی ڕەحمی پێکرد بێت کە لەو کێشمە بە دوور بێت و ڕێگەی حەق و ڕاستی وەرگرت بێت. ولذلك خلقهم، کەواتە ئەمە قەدەرێکی ئیلاهیە بەسەر هەموو مرۆڤایەتیەوە کە ئەم خلاف و ناکۆکیە ئەم ڕاجودایی ئەبێ هەر لە ئاستی بەرزەوە لە بوونی ئیمان و کوفر فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر، هەتا ئاستەکانی خوارەوە بۆ خلاف لە ناو دینێکە، ئەنجا خلاف لە ناو مەذهبێکە، ئەنجا خلاف لە ناو مەدرسەیەکە، هەتا دەودە بچووکیەکەیتەوە. کەواتە کە مادام ئەم خلافە هەیە ئێمە خۆی پەروەردگار ئەمری پێکردوین، فەرمانی پێکردوین کە ڕێز لە ڕاو بۆچوونی یەکتر بگرین، کە سوکاتی بە یەکتر نەکەین. ئەمە لە چه ئاستێکە؟ لە ئاستی اختلافی دینەکانە. جا من کاتێک کە خوای پەروەردگار ئەمرم پێکا ڕێز لە دینێک بگرم لە مقابلما کە ئەو دینە هیچ ڕەبتێکی بە دینی منەوە نییە، کە لەوانەیە بە پرەنسیپی دینەکەی من ئەو کافر بێ، بە دینی ئەو من کافر بم، خوای گەورە لەگەڵ ئەمەشا فەرمانی پێکردوین کە ئەبێ ئێمە شعوری یەکتر بپارێزین و ڕێز لە یەکتری بگرین و دژایەتی یەکتر نەکەین. چ جای ئەوەی کەوا بێتە سەر ناو یەک دین
کە ئێمە هەمومان لە ناو یەک دینابین، یەک قیبلەمان هەبێ، یەک کتابمان هەبێ، یەک پێغەمبەرمان هەبێ، ئەبێ ئایا ئێمە چۆن مامەڵە لەگەڵ یەکتریا بکەین. بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە هاوڵانی وا فێر کردووە کەوا هێمن بن لەگەڵ یەکتردا، بە سۆز و میهرەبان بن لەگەڵ یەکتریدا، عوزر بۆ یەکتری بهێنەوە، ڕێز و حورمەتی یەکتر بپارێزن، سوکاتی بە یەکتر نەکەن. ئەگەر بێت و ئەمانە بکرێت ئەوە ئەو کاتە هەمومان با بیرکردنەوەشمان جیاواز بێت، هەمومان بە برایەتی بە ڕێز و احترامەوە لەگەڵ یەکابین. ئێمە خۆی گەورە ئەمری پێکردین کە گوێ بۆ یەکتر بگرین. وبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون أحسنه. مجدە بدە بۆ بەندانە کە گوێ بۆ قسە ئەگرن. کاتە ئەگەر من هەر خۆم بە حەق بزانم تۆزا بیستکەم کاتە من گوێ بۆ تۆ ناگرم، تۆ گوێ بۆ من ناگری، فڵان گوێ بۆ من ناگرێ. یعنی کەس حساب بۆ کەس ناکا، کەس ناخوێنێتەوە. ئەو گەڕەلاوژەیە دروزە بێ کە ئەمڕۆ بەداخەوە بەدیەکەین. کەواتە ئەگەر ئێمە لە ڕوانگەی قورئان و فەرموودەوە سەیری خلاف و اختلافەکانی نێوانمان بکەین، ئەوە ئەگەیەنێ کە ئەبێ من زۆر بە دڵێکی فراوانەوە گوێ بۆ تۆ بگرم و بۆ ڕابۆچوونەکەت، تۆ گوێ بۆ من بگری، هەر یەکەمان گوێ بۆ یەکتر بگرین. لە نەتیجەیە چیەکەین؟ الذين يتبعون أحسنه. من کامەم بەلاوە باش بوو، قەناعەتم بە کامە بوو، کامە لە هەمووان چاکترە، شوێن ئەمانەکەم. نافەرمێ دژایەتی ئەوی کە بکا و لێی بدات و گوێنی پێ بدا و سوکاتی پێ بکا و تەکفیر و تەبدیع و تەفسیخی بکا، نا، ئەفەرمێ فەیەتەبیعون ئەحسەنە. کامت بەلاو لە هەمویان چاکتر و جوانتر بوو، شوێن ئەویان بکەوە. کەواتە ئێمە ئەگەر ئەدەبی ئیسلامی وەربگرین ئابەم شێوازەیە. ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ لەو مەسائلانەی کە خلافی هەیە لەگەڵ ئیمامە بەڕێزەکانی ترا، ئەفەرمێ ڕەئی صەواب بەڵام يحتمل الخطأ وڕەئی غەیری خەطأ يحتمل الصواب. ئەفەرمێ ڕەئی من ڕەئی خۆم بەڕاست دەزانم، بەڵام ئەگەری ئەوەش هەیە من بە هەڵەیا چوو بووم، ڕەئی مقابلەکەم ڕاست بێت. ڕای مقابلەکەم بە هەڵا ئەزانم لەم شتەیە کە خۆم بەڕازدا، بەڵام ئەگەری ئەوەش هەیە ئەو ڕاست بێ من ڕاست نەم. کاتە کە ئەم ئەگەرم تیا هێشتەوە، یعنی بای ئەو ئەگەرە من ڕێز لە بۆچوونەکە دەگرم، بای ئەو ئەگەرە من تیای هەڵمۆ کە دژایەتیت نەکەم، محارەبە نەکەم. بۆچی؟ چکە قەناعەتێکم هەیە کە ئەگەری ئەوەش هەیە من نەم پێکابێ و تۆ پێکابێتت. ئەمانە ئالوبەیتی پێغەمبەرن صلی الله علیه وسلم، ئەمانە لە دین تێگەیشتن لە حەقیقەتی دین. دیفاع لە دینەکەن، خلافیان جوهدیان خوێندنەوەیان لەبەر خاتی دینە، نەک لەبەر خاتی شەخص. کاتێک کە لەبەر خاتی دین بوو تۆ نای یەک کەسێک براکەت بشکێنی، زانایەکی تر سوکاتی پێ بکەی، وڵات چیە لەبەرەوەی کە ڕێیەکی مختەلیفە لەگەڵ تۆ، نا، بالعکس ڕێزی لێ ئەگری، حورمەتی لێ ئەگری و ئومێدت وایە کەوا حەق بەلای لایەکتانە دەربکەوە کە یەکتر بگەن بە یەکتر. خۆ ئەگەر نەشگەشتن بە یەکتر شتێکی زۆر ئاساییە. ئەمە حەقیقەتە. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ واقع ئێمە ئەیبینین تەنها شەهوەت و ئارەزوو شەخصیە. من پێم عیبە تەنازول کەم بۆ ڕێی تۆ، تۆ پێت عیبە تەنازول کەی بۆ ڕێی من مقتەنیعم بە ڕێی و مەنهەجی فڵان عالم، قەناعەتما ئیلا هەرە بێ بێتە سەر ئەوە، ئەگەر نێیتە سەر ئەوە بە هەڵە دەزانم تۆ متەبیع بۆ فڵان مەدرسە. ئەم خوێندنەوانەمان کە هەوا و ئارەزوو کە غەرەزی شەخصی تێکەڵ قەزەکانە بێ ناگەین بە یەک. چکەنە من ئامادەیم تیا ئەسڵا نەک تەنازل وە گوێش بۆ ناگرم، هەر مستعد نیم گوێ بۆ عالمە بگرم کە تۆ شوێنی کەوتی، ئەو مەدرسەی کە تۆ لە سەری ئەڕۆی هەر ئامادەنم لە دووری شۆ سەیری کەم. ئەسڵا هەر کەسێ بێت لەوانەیە مەرحەبایی نەکەم، فتوایەک دەرئەکەم کەوا ئەبێ کەس مەرحەبایی فڵانە کەس نەکا لەبەرەوەی ئەوەیە، ئەو هاتوچۆی ئەو نەکا لەبەرەوەی ئەوەیە. هەر کاتێ ئەم تەقاتع و تەنابوذە بوو، ئەوە پیسترین و خراپترین جۆری خلاف و اختلاف لەناو ئومەتی ئیسلامیە هەیە. کەی ئومەتی ئیسلامی ڕزگاری ئەبێ لەو کێشانە، هەر کاتێ ئەو حەدیسانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەطبیق بکا کە ئێمە هەمومان براین، هەمومان بخوایە گەپەرستین، شوێن مەنهەجی پێغەمبەر کەوتووی صلی الله علیه وسلم. ئەگەر چی خلاف و جیازیشمان هەبوو لە تێگەیشتنمان بۆ ئاەت یا بۆ حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەمانە هیچی نابێ بێتە مای ئەوەی کەوا شکۆی موسڵمانەتی یەکتر بشکێنین. کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ بەسە ئەگەر موسڵمان هیچ گوناهێکی نەبێ ئەن یحقر ئەخاه المسلم، کە برای مسلمانی خۆی بە سووک بزانێ، سوکاتی پێ بکات و بیشکێنێت. ئەمە بەسە لە تاوان. چەندین ئاەت و حەدیثمان هەیە، بگەڕێنەوە تەحەدا ئەکەن یەک ئاەت یەک حەدیث هەبێ ڕێگە بدا کە ئێمە یەکتر بشکێنین و پشت لە یەک بکەین و دژایەتی یەکتر بکەین لەسەر مەسائیلی خلافی. ئەخۆ لەناو سەحابەشە لە چەندین مەسائیلە خلاف هەبووە لە ناویانە. ئەبوو هورەیرە خوای لێ ڕازی بێ چوو بە شێوازێک دەستنوێژێکی سەحابەکانی کە معارض بوون ڕخنیان لێ ئەگرت، بەڵام هیچێکی لەوانە نە هەجری کرد، نە گوێنی پێدا، نە شەڕ و فیتنە دروست بوو لە بەینیانە. قورئانیانە خوێن، ئەم بە شێوەیەکی خوێن، ئەو بە شێوەیەکی خوێن، تا لە یەک حاڵیە بوون
شەرقسەیەک ئەبوو بۆ وای خوێنی بۆ وای خوێن کاکە من بیستمە پێمەوەی خوێندووە ئەو ژەڵە منیش بیستمەکە تا خەڵاس ئەو بە شێوی خۆی منیش بە شێوی خۆم لەبەرەوە بەڕاستی ئەمە دووریمانە لە منهەجی پێغەمبەر صلی الله علیه وسلم باشترین حل بۆ حلبوونی ڕێگە بۆ حلبوونی کێشەکانمان بۆی کەوا لەم دژایەتی و ڕقەبەرات و تەقاتع و لێکدابڕانە نەجاتمان بێ بگەڕێنەوە بزانین پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەخلاق و ئادابی چۆن بۆ لەگەڵ هاوڵانی و هاوڵانی چۆن فێر کردووە هاوڵانیش لە بینی خۆیانە چۆن بوون لەگەڵ ئەو هەموو خلافە سەحابە گەیشتە سەر ئەوەی کە یەکتریش بکوژن خلافی ئەو نەیان هەبووە خلافی سیاسەکان گەیشتە و ئاستەش بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشا ئیمامی عەلی خوای لێ ڕازی بێ دوای ئەوە کە لە شەڕی جەمەل کۆتایی پێهاو ئەم هەموو خوێنە ڕژا ئەو هەموو دژایەتیە کرا چی بە عایشە فەرموو فەرموو یەغفر الله لەکی یا ئومی خوا لێت خۆش ببێت ئەی دایکە ئەوەندە مقابلی ئەو هەر بۆچی چونکە هەڵە تێگەیشتنێکی سیاسی بووە بە باشی زانیوە بۆیە ئەو ڕێگەی هەڵبژاردووە ئەمە خۆ دژایەتیکردن نییە و هەروەها ئیمامی عەلی خوای لێ ڕاز بە خارجەکانی فەرموو چی ئیخواننا بەغەو عەلەینا لەگەڵەوەشا کە ئەوان ئەم بە کافر ئەزانن شەڕی لەگەڵەکەن خوێنیانە ڕێژن هێشتا ئەوەندە بەڕەحمە بەرامبەریانە فەرمووی ئیخواننا بەغەو عەلەینا باشە کام لە ئێمە لەم مامۆستا و مەدرسە دینیانەی کە لە ناو کوردستانی ئێمە هەیە ئێجگار ئەو لە خلافمان گەورەیە ئەوجگار ئەو نەگەشتۆتە ئەو ئاستا بەڵام بەداخەوە لە مزگەوتەکانەوە شەڕە منبەر و شەڕە وتار ئەەکەین لە کەناڵەکانەوە شەڕە قسە ئەەکەین لە هەجری یەکتر ئەەکەین مەرحەبای یەکتر ناکەین تەبدیع و تەفسیقی یەکتر ئەەکەین بەڕاستی ئەمە هەر هەموو یەگەڕێتەوە بۆ تێنەگەیشتنمان لە ئەسڵی دینەکە و زاڵبوونی غەرەضی شەخسی و نەفسی بەسەر دینەکە و بەسەر داوەکەمان.